خاسني وشني أحوال الحمد لله. آمين آمين جانا وي آمين آمين جانا آمين تقلا كمي چۆنی باشم ناوت چییە؟ ياران یارانم جلە جوانە چییە لە بەرتا؟ جلي هورامية خۆت خەڵکی هورامان دەست خەڵکی ئەورامانی؟ بله باشە حەزت لەم جلانەیە؟ بله باشە ئێستا مە کێ بۆی دووریوی کێ بۆی هەڵبژاردووی؟ مامم مامت مام برقدورة بەرگ دوورە بله باشە پێم بڵێ ئەزانی بە هەورامی قسە بکەی مادەم هەورامی بله عادی تۆزی هەورامیم فێرکە شوني ماف شوني نا بە هەورامی قسەم لەگەڵکە خاسني وەشەنی أحوال الحمد لله. شتێکی ترم لێ پرسە بزانمەی زانم جاندار چی گیاندارێ بۆسە یەک شتە زانم یەک شتە زانم فرم بە کەروێشک ئەڵێن هەورێشە آفن وایە نانا خەریکە فێرم وایە عادی بە مارەڵێن چی هرمار هەر پێوەن مار لای ئێوەش باشە گۆرانی هەورامی زانی نالا کەم ئەیزانی بس كم ما تاكل بيكل عادی تۆزێکم بۆ بڵێ بابزان منیش لەبەرم کردووە آمين آمين جاون أي آمين آمين جاون چەپڵەی لێ لەگەڵ یادەی آمين آمين جان وي آمين آمين جاون آمين تقلا كمي أي آمين تقلا كمي هر آمين بل باشە پێم بڵێ گەورەبووی حەزەکەی بیبەتی بمبا أندازير بۆچی ئەندازیان زۆرتر حەزەکەم بە یاریزان دوگۆڵی یاریزانی دووگۆڵی بەڵێ یان بۆکسینگەریان یاریزان دوگۆڵی باش ئەی بۆچی ئەڵێ ئەمە بە ئەندازیان بۆ ساحەی دوگۆڵی دروستکەم ساحەی دووگۆڵی دروستکەی بەڵێ باش حەزە لە چ خواردنێکە برهانی و یاپراخ بەدەستی کێ دایکم دەشتێ بە دایکت بڵێ خۆشم دایکە ئافرین بۆ تۆ